لە جەنجاڵترین ناوەندی بازرگانی سلێمانی بێدەنگیەک باڵی کێشاوە کە هەواری سستی بازار لە ناخیدا پەنگی خواردوێتەوە. لە بریتەنگی کڕین و فرۆشتن تەنیا گلەی کەسبکاران دەبیسترێت. زیادبوونی باج ڕسومات جەستەی هیلاکی ئەم بازاڕەی شەکەتر کردووە و ناومێدی لە چاوی دوکاندارەکاندا دەخوێندرێتەوە. کارەکەی بۆ چێ کڕێنەوە ئاوا بێ بازار؟ بۆ کارەوەیە گومر گرانە کاکە، پارە لە بازاڕانیە کاکە، پاری تێنێ کاکە کابرا معاشی خۆفرێ ناکەی فەقیرە وایە. ئێستا تۆشتەکان لە دەرەوە هێنیان لێرە کڕێت. من بازێکی لە دەرەوەی هێنین، بازێکشی لە ناوخۆیکردن کۆمپانیای کە لە دەرەوەی هێنن چەندێک زیاد بە سەدا چەند زیاد بۆ شتەکە؟ سەتا بڵێ گومرکی ئەوسا لەمە بازی عەلاقە و نایلۆن و شتوانێنە $72 ئێستا $600. پار $72 بۆ ئەم ساڵ هەتاوەکو 4 مانگ لەمە پێش $72. ئێستا هەر چەنی تەنی ئەوەنێ؟ ئێستا تەنی $600. هەموو شتەکان وای لێ هاتووە. زنجیرەی باج لە حکومەتەوە دەست پێ دەکات و دوجار وەک بارێکی قورس لەسەر شانی هەوڵاتی دەگیرسێتەوە. دواکەوتنی موچە و گرانی نرخەکان وای کردووە کڕیار تەنیا بۆ تەمەشاکردن بێتە بازار. تۆ فەرق ناکە ئەرەوەڵا فەرق عەرز و ئاسمانەکە بەس کاکە ئەو گومرگە بۆ لە شەلەنچە لە بەستا تەطبیقەکەوە بۆ لێرە تەطبیق کراوە. ماقول نییە فەردێک عەلاقە 10,000 پێ سەریە هەموو شتانە هەرچی شتێکە دووقات گومرگی چۆتە سەر هیچ شتێک نییە بیهێنێ و گومرگی لەسەر زیان نەکرابێت. بەناو بازاڕەکەدا گەڕام چەند هاوڵاتیەکم دوان لەسەر گۆڕانکاریەکانی نرخ بۆ ئەوانەی کە بە ڕۆژانێکی کەم کار دەکەن و ماڵ و منداڵیان لەسەر ئەم داهەتە کەمەیە دۆخەکە قورسترە. ئەوان دەڵێن دۆخی دارایی هەمووان خراپ بووە. حەماڵێکە یا کرێگارێکە ئیشی دەست ناکەوێت بۆ ئەوانە وەزعگە باش نییە. چەند ساڵە ئیشەکەی لەم بازاڕە؟ تقریباً 10 ساڵ زیاتر. ئیشەکەی جەنابەت چییە؟ بەڵێ ئیشەکە و چییە جەنابەت؟ وەڵای من ئیشی مارکێتەکان شتەکڕم بۆ مارکێتەکان و بۆیانەوە. ماڵ منداڵت هەبێت لە مۆزەی ئێستا تۆزێک قورس نییە بارودۆخ و ژیان بەم جۆرە گرانی و بازاڕ و بێ ئیشی وان. وەڵای قورسە بەس خۆگر کاسی بیش بکەی یعنی پیا لە ماڵی دانە نیشە کاسی گەشتێ هەر پایاگا با بڵێن خەڵکەکە بۆتە سێ زۆر، خەڵکێکی زۆر فەقیر، خەڵکێکی وەسەد، خەڵکێکی زۆر زۆر بەرز، یعنی وەسەتەکەش کەم بۆتەوە. وەسەتەکە کەم بۆتەوە. ئێستا فەقیر و دەوڵەمەند. ئێستا فەقیر و دەوڵەمەندە زۆری. ئێستا کە شت گران بووە و بازاڕە ئەمە ئەوەی ترباری ژیانتانی قورس نەکردووە. بەرە وەڵا زیان لە حەد زیان لە حەد هەر وەڵا. پێشتر ئەو 10,000 بەشی چەندێک یەکرد ئێستا بەشی چەندێک؟ وەڵای ئێستا حاو پەڕی 3 کیلۆ میوەکە زیاتر ناکە. هەرە بە ئەو سای بەشی زۆر یەکرد. تۆ کێڵی پار و پێرا باشتر بوو تۆ کەسابەت باش. وەڵا لەوەتی مەعاش نییە کەسابەت نییە ئیتر ئەوایە. بازاڕەکەش بە معاشەوە. ئەرە وەڵا بازارەکە بە معاش کە مەعاش نەبێ کەسابەتیش نییە کە مەعاش بدرێ هەیە. ڕۆژی 15,000 20,000 18,000 14,000 ئێستا ڕۆژی 7,000 دەزگێت. هەمووان چاوەڕێی گۆڕانکارین چونکە بەردەوامبوونی ئەم دۆخە تەنیا پاشەکشەی ئابووری نییە بەڵکو هەژاندنی پایە کۆمەڵاتیەکانی ژیانی خەڵکیشە چونکە دوجار کاسەی پڕ ئاشتی ماڵە و ئێستا کاسەکان یان خاڵی بوون یانیش بەرەو خاڵی بوون دەڕۆن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.